بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە مانگی پڕبەرەکەتی قورئاندا لە مانگی ڕەمەزان داین. ئەم مانگە پڕبەرەکەتە با زیاتر لە هەموو کات لە خزمەت قورئان دابین، هەمیشە لە خزمەت قورئان دابین، بەڵام بە تایبەتی لەم مانگەدا با قورئان بخوێنینەوە، با گوێی لێ بگرین، با لە ماناکانی ورد بینەوە. لە سوورەتی التغابن ئاەتی 11 خوای پەروەردگار دەفەرمێ: ما أصاب من مصيبة إلا بإذن الله. يعني هەر یەکێک لە ئێوە کاتێک کە تووشی موسیبەتێک دەبێ، کە تووشی گرفتاریەک و ناڕەحەتیەک دەبێ، إلا بإذن الله، ئەوە بە دڵنیاییەوە ڕوونادا ئیلا بە ئیزنی خوا نەبێ، ئیلا ئیزنی خوای پەروەردگاری لەسەرە. بەڵام ئەم قورئانە هەموو جار عەرزی جەنابتان دەکەم کە خوێنتانەوە تکایە خۆ بپارێزن لەوەی کە مەگەر زۆر پێویست بێ یان لە هەندێک شوێنە وشە بە وشە بیکەی بە کوردی. ئەم ئاەتە کاتێک کە پەروەردگار دەفەرمێ ما أصاب من مصيبة إلا بإذن الله، دیقەتی وشەی بإذن الله بدەن. بەڕێزان ئەمە زۆری فەرقە، خوا نەیفەرمووە بأمر الله. ئەگە ئاەتەکە بیفەرموایە ما أصاب من مصيبة إلا بأمر الله، ئەو کاتە مانای وا دەبوو هەر موسیبەت و ناڕەحەتیەک بەسەر ئێوە دابێ، ئەو کاتە هەمووی بە ئەمری خوایە. بەڵام ئەمە کوفرە، نابێ قورئان وابێ، ئەمە کەلامی خوایە. بۆیە فەرمووی ما أصاب من مصيبة إلا بإذن الله. ئەو دوو وشەیەک لێککەنەوە. هەموو جا عەرزی جەنابتان دەکەم قورئان یەک وشەی لابێ بە وشەیەکی تر، هەموو ماناکان تێک دەچێت، چونکە ئەمە کەلام وشەی مرۆڤ نییە، هەمووی خوای پەروەردگارە. بە ئەمانەت بە جوبریلی ئەمینە تەسلیم بە محەممەدی ئەمین صلی الله عليه وسلم کراوە. بۆیە خوا فەرمووی ما أصاب من مصيبة إلا بإذن الله. هەرچی لێتان بەسەر دێ لە ناڕەحەتی و لە نەهامەتی و لە هەژاری و لە فەقیری و لە نەخۆشی و لە لەدەستدانی ئازیزان، هەمووی بە ئیزنی خوایە. بۆیە کەسێک وا نەزانەیە کەسێک کوژراوە بە ناحەق و ناڕەوا، کەسێک کوژراوە بڵێن وەڵڵا ئەمە خوا ئیزنی لەسەر بوو. بەڵێ بە ئیزنی خوا دەکرێت. هەرچی لە ئەرز و ئاسماندایە کابرا کوفر دەکە بە ئیزنی خوایە، خوا زمانی نابەستێ. بەڵام دیقەت بدەن، خوا نەیفەرموو بئەمری الله، خوا ئەمری بەو خوشتنە نییە. خوای گەورە ئەمری بەوە نییە فڵان کەس خۆی کافرکە، فڵان کەس ژنەکەی تەلاق داوە، دیارە هەر بە ئیزنی خوای پەروەردگارە، هیچ شتێک لەم گەردوونەدا لە ئیزنی خوا دەرناچێ. بەڵام ئەوەی کە بە ئیزنی خوایە معنای ئەوە نییە بئەمری اللهە، بە ئەمری خوایە. ئەگە وا بۆ یادە بۆیە کابرا هیچ گوناهبار نەبێت کە کەسێک دەکوژێ، یەکێ پەلاماری ماڵی کەسێک دەدا و دەی خوا بکوتە خوا بە ئیزنی تۆ بوو، بە ئەمری تۆ بوو. نەخێر، خوا ئەمری بە فەحشاء و منکەر نییە. إن الله لا يأمر بالفحشاء والمنكر. قد خوای پەروەردگار فەرمانی بە هیچ بەندەیەکی نەداوە کە کاری دزێ و ناقۆڵا و ناشەرعی ئازارگەیەنەر بە بەرامبەرەکان بدا. موسڵمان کاری بۆ خوایە و نیەتی پاکە، بەڵام ئەگەر ئەم کارە کە لە نێتێکی خاوێنەوە دەیکەی کە کارەکەش لە ئەسڵی خۆیدا شەرعیە، ئەگەر تۆ بە ناشەرعی بیکەی، لە ئەنجامە تووشی بەڵاو تاقیکردنەوەیەک بووی، تووشی موسیبەتێک بووی، تووشی ئەشکەنجە و ئازارێک بووی، تووشی گرتن و ڕاوەدوونانێک بووی، لە ئەنجامی ئەوەدا بە حساب کارت بۆ خوا کردووە، خوا نێتەکەم خاوێن بۆ تۆ بوو و کارەکەش لە بنچینەدا ئەسڵی خۆی شەرعیە. بەڵام ئەو سێمەرجەی کە لە ڕابردوودا باسمانکردن لە وتاری ڕابردوودا، ئەمەشی لەگەڵایە، ئەمەوەکو تەواوکەری خاڵی ڕابردوو، خاڵی چوارەم، هەر کەسێک کارەکەی بە پێی ئەو مەنهەجە نەبێت کە پەروەردگار دیاری کردووە، ئەوە دڵنیا بێ لەو تاقیکردنەوە و لەو ناڕەحەتی و موسیبەتەدا خوای گەورە هیچ پاداشتێکی ناداتەوە. بۆ نمونە، هەر کەسێ ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە. خۆ ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بەڕاستی یەکێکە لە بنچینەکانی شەرع، یەکێکە لەو شتانەی کە خوای گەورە لە چەند ئاەتی قورئاندا فەرمانی پێکردووە. مسلمان دەبێت بەردەوام زمانی خێری هەبێ و فەرمان بکا بە چاکە، هەروەها زمانی خێری هەبێ بە نەسیحەت و بە ئامۆژگاری جوان ڕێگری بکا لەوەی کەوا خەڵک تووشی خراپە ببن. جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوای پەروەردگاردا. جیهاد و تێکۆشانیش ئەسڵی خۆی لوتکەی هەرە بەرزی ئیسلامە. هەروەها واجبی سەرشانی مسلمانانە کە لە پێناوی دینی خوای پەروەردگاردا کە ئیسلامە، بە نێتێکی خاوێن و بە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا
بۆ گەیاندنی ئیسلام بە جیهان جیهاد بکە. بەڵام بەڕێزان ئەم دوانە کە کارەکە خۆی لە بنچینەدا شەرعیە و نێتەکەش خالیسەن بۆ خوایە، بەڵام ئەگەر نەگونجا لەم ڕوانەوە ئەوە هیچ پاداشتێکی لای خوا نیە، نەگونجا لە ڕووی چۆنیەتی ئەنجامدانەکەی. بەڕێزان فەرمانکردن بە چاکە، نەهی لە خراپەکردن، بانکردنی خەڵک بۆ لای خوا، لابردنی بربەستەکان لە بەردەمی خوادا، دینی خوادا، ئەبێت چۆنیەتی ئەنجامدانەکەشی شەرعی بێ. کەسێک کە بانگی دەکەی نەهی لێ دەکەی بۆ ئەوەی تەرکی عەرق بکە، نابێ پێی بڵێ بەڕاستی عەرقخۆرەکان بێ ئەخلاقن، بۆی ڕوونکەوە کە ئەمە یەکێکە لە گوناهی کەبیرە، بەڵام مافی ئەوە نییە لەگەڵ یا باسی بێ ئەخلاق بوونی بۆ بکەی، بێ ڕەوشتی بۆ بکەی. مامۆستا شەماڵی موفتی بە ڕەحمەت بێ ئەڵێت جارێک دراوسەیەکم هەبوو مەیخۆر بوو، بەڵام کەسێکی لە دراوسەیەتیدا زۆر گونجاو و چاک بوو. مامۆستا شەماڵ جێگەی بەهەژ بێ دەفەرمێت جارێک لە مزگەوت دەگەڕامەوە، زۆربەی جار دەمبینی لە بەرهەیوانی ماڵی خۆیان لە بەردەم مەدخەلەکە ئەو پیاوە لەسەر کورسیدا دەنیشت و گوێی بۆ مامۆستای گەڕک دەگرت کە لە مکەبەرەکە و وتارەکەی دەخوێندەوە و دەنگەکەی دەگەیشتە ماڵی ئەوان. جارێکیان کە لە جومعە گەڕامەوە زۆر بێتاقەت بوو، بانگی کردم وتی مامۆستا شەماڵ، وتم بەڵێ، لەبەر دەرگای حەوشەکان وەستا بوو چاوەڕێی هاتنەوەی منی دەکرد. وتم بەڵێ، وتی من چۆن دراوسەیەکم بۆ ئێوە. وتم وەڵڵی خوا هەڵناگرێ حتا بڵێ ڕێک و پێک و زۆر کەسێکی زۆر باشی، زۆر دراوسەیەکی گونجاوی لەگەڵ ئێمەدا خوددا پاداشت داتەوە. وتی باڵ هیچ بێڕەوشتێکت لە من بینیوە، من بێ ئەخلاقم. وتم ناوەڵڵا پەنا بەخوا، بۆچی خوا نەخواستە؟ وتی دەی ئێستا خۆش دوا بزام لەو مزگەوتە بووی، مامۆستا یەک بەخۆی هاواری دەکرد هەی عەرقخۆرە بێ ئەخلاقەکان، ئەوانەی عەرقخۆرن هەمویان بێ ئەخلاقن، بەڵام من موبتەلا بووم، گوناهبارم، گوناهی گەورە بە عەرق خواردنەوە، بەڵام بێ ئەخلاق نیم. ئەڵە زۆر عاجز بوو، بەداخەوە بووم، منیش دڵتەنگ بووم، وتم حەیف ئەم پیاوە دەهات بێدەنگ لە کاتی وتاری جومعەیەدا دەنیشت و گوێی بۆ پەیامی خوا دەگرت. خۆزگە مامۆستا بە نەرمتر ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی بکردایە، بەڵکو دڵی ئەم پیاوە نەڕەنجایە و سەرنجام بەرەو دینی ئیسلام بگەڕایەوە، کەواتە چۆنیەتی ئەنجامدانەکەی ناشەرعی بوو. لە کاتێکا نێتەکەشی مامۆستا بۆ خوا بۆ بەدڵنیاییەوە، هەروەها کارەکەش نەهی لێکردنەکەش واجبی شەرعیە، کە ئەمە یەکێکە لە گوناهی کەبیرە، وەخوا بە نەسی قورئان لە گوناهە کەبیرەکان و گەورەکان خواردنەوەی مەی و مادە سەرخۆشکارەکانی داناوە. لە کتێبی ئیستەمتع بحەیاتی کە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەفەرمێ کابرایەک ئەچێ بۆ نوێش، ئەمەی لە کتێبەکەی خۆیان لە کتێبە بەناوبانگەکەیە، ئیستەمتع بحەیاتیکە، کە مامۆستا هێمن محەممەد عەلی نووسەر و مافناس بە ناوی بەختەوەر بژی کردوێتی بە کوردی و چەند جارێکیش لە چاپ درراوە. ئالەوێدا دکتۆر محەممەد العەریفی دەڵێ کابرایەک دەچوو بۆ نوێژی جەماعەت، لەو کاتەدا کەسێکی حەماسی بڕیاری داوە ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە، بانگی داوە خەریکە نزیق قامەت دەبێتەوە و بەلای کابرایەکە دەڕوا لەسەر دارخورمایەکە، پێیڵێ ئەوە گوێت لە بانگ نەبوو، بەڵام بە تۆنی دەنگێکی زبر، ئەڵە بەڵێ گوێم لێ بوو. دەڵێ ئەگە گوێت لێ بوو هەی گوێ درێژ، ئەی بۆ نایی بەرەو بانگەکەی خوای پەروەردگار، بۆ نایی بچی بۆ مزگەوت و نوێژەکەت بکەی. وشەیەکی ناشرین ئەمری پێکرد بە چاکە واجبە پێی بڵێ بە ئاگای بێنەوە برا شیرینەکەم بانگی داوە وەرە با بچین بۆ نوێژی جەماعەت. وتی هەگە گوێ درێژ گوێت لە بانگە، ئەی بۆ نایی بچی نوێژەکەت بکەی، بۆ دنیا ئاوا چست و چالاکی، ئەی بۆ خەمی قیامەتن نییە. کابرا وتی بۆم بوەستە من گوێ درێژم یان تۆ؟ ئەڵێ هاتە خوارەوە بە پەلەو. کابرا خۆی گێڕێتەوە، وتی ڕام کردتم بەو خوایە بم گرێ حیساب دەقەومێ، دەستی دایە لە قەدار خورمایەک لە خوارەوەتی بەس بۆم بوەستە بتگرم، ڕام کرد و ئتر بە سەریعی ڕۆیشتم خۆم کرد بە مزگەوتە، لەلایەکی کەوت چوومەوە ماڵەوە، هەر هەمان کەس دەڵێ بۆ نوێژی عەسر ڕۆیشتم، کابرا هەر لەسەر دارخورماکە چوو بۆ سەرەوە نانوچای خواردەوە دیاری نوێژی کردووە، هەر لەسەر دارخورماکە بوو. ئەم جارە سڵاوم لێ کرد سەلام عەلەیکم، وتی عەلەیکە السەلام و ڕەحمەت الله، تۆنی دەنگم شیرین نەرم خۆش. وتم یا ڕەبی خوای گەورە موژدەی خۆشت بداتێ، موژدەم بدەیە ئەمسا بەرهەمی دارخورماکانمان چۆنە؟ وتی سوپاس بۆ خوای گەورە، ئەلحەمدوللا، ئومێدەوارین بەرهەممان یەکجار زۆر بێ. وتم یا ڕەبی خوا بەرەکەتت بۆ تێبخە، یەخوا ئەو لە شەت ساغ بێ، سەرکەوتن و ماندوو بوون و عەرق ڕشتن لەسەر ئەو دارە خوای گەورە بیکا بە ئەجری قیامەتت. وتی یا ڕەبی خوا پاداشت داتەوە. وتم وەڵڵا دیارە زۆر مەشغوڵیشی، بانگەکەشی فەرمووە نوێژی عەسر، بۆ لوتف ناکەی بە یەکەوە بڕۆی نوێژەکەمان بکەین و پشوێکیش بدەی و ئاوێکیش بخۆیتەوە و
خێری جەماعەتەکەشت بەنسیب بێ ئینشاءڵڵا پشودانەکە دەبێتە مای هەوڵ و هیممەت و زیاتر خزمەتی داخولماکە دەکەی وتی ڕەحمەتی خوا لێ بێ بەجێ مێڵە ئێستا دێم ئەڵێ نەیزانی من کابرای نیوەڕۆم هاتە خوارەوە و چاک و چۆنی و دوعای خێر و وتی کاکە گیان یا ڕەبی ماڵت داوا بێ وەڵڵه نیوەڕۆ شەڕیەخەی پێگرتم وتم چۆن وتی کابرایەکی نەزاندوو زمان زبر دەنگڕاق بە من دەڵێ هەی گوێ درێژ کە گوێ لە بانگە بۆ ناویسین بۆ مزگەوت بەڵام ئەوە تا تۆ چەند بە نەرمونیانی چەند بە دوعای خێر ئەم دوانە چەندیان فەرقە لە دڵی خۆماوتم بەخوا هەردووکمان هەر یەک بووین بەڵام نیوەڕۆ هەر کارێکی شەرعیم جێبەجێ کرد هەر فەرمانی خوام جێبەجێ کرد بەڵام ئەمەشیان هەر فەرمانی خوا بۆ ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بەڵام شێوازەکەیم گۆڕی بۆیە بەڕێزان ئەو کەسانی کە فەرمان بە خەڵکی دەکەن بە چاکە و ڕێگری دەکەن لە خراپە ئەگەر بە نەگونجاوی بیکەن وەلەو پێناوەدا تووشی مەینەتی بن ئەم پیاوە پاتایە خوارە و سەری ئەمەی بشکاندایە و قاچی بشکاندایە و بەدار لێدایە بیوتای خوا لە پێناوی دینەکەی تۆوام لێ هات خوا دەیفەرموو وەڵڵاهی ڕاز ناکەی تۆ بە نەگونجاوی بانگەوازت بۆ دینی من کرد ئەمەی دووەمیانت ڕاز بوو کە لە نوێژی عەسرا کابرات بەهێمنی هێنایە خوارەوە هیچ پاداشتێکت دەست نەدەکەوت ئەگەر دارکاریش بکرایە لەسەری دووەمیان هەلومەرجەکەی ئەو هەلومەرجەی کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی تێدا دەکەی بەڕێزان دەبێ ئاگال لێبێ هەلومەرجی خۆی بێ ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە سەردەمی هاتنی مەغۆلەکان بۆ بەغادا ئەفەرمێ لەگەڵ کۆمەڵک لە قوتابی و فەقیەکانیدا بەلای هەندێک خەڵکدا دەڕوات لە مەغۆلەکان کە خەریکی کوشتن و بڕینی مسلمانانن خەریکی کاولکردنی مزگەوت و ماڵی مسلمانانن سەیرەکەن وا عرق دەخۆنەوە سەرخۆش بوون گۆرانی دەڵێن ڕەقس و سەمای خۆیان دەکەن ئەو سەربازانە ئەوانەی کە فەقێ و شاگرد و قوتابی خزمەت شەیخ الئیسلام ئیبن تەیمیە بوون عەرزیان کرد قوربان بۆ نەچین بەڕاستی ئێستا باش لێیان دەین حتا بە ئاگایان دێنینەوە تەنبیان کەین خۆ بەخوا چاکەکانیان لێ بستێنین تیر و کەوانەکانیان بەرین ئەمانە سەرخۆش و ناگایان لە خۆیان نەماوە فەرمووی خوا وازیان لێبێنن وتیان قوربان وازیان لێبێنین ئەی نەچین تەمەیان کەین فەرمووی برام وەڵڵا بریا هەر سەرخۆش بوونایە ئەگەر سەرخۆش بن واز لە خوێنی مسلمانان دێنن چەند سەعاتێک مسلمانان لە دەستیان ئیسراحەت دەکەن ماڵێک درەنگتر دەڕوخێ و کاول دەبێ خۆ پێ دوایە ئەگەر ئەمانە وازیان لە عەرە خواردنەوە هێنا دێن لە مزگەوتان نوێژ دەکەن نەوەڵا کە بە ئاگا هاتنەوە دەچنەوە گیان و وێزەی مسلمانان لێگەڕێ با بە سەرخۆشی بڕۆن باشترە سەرخۆشیەکەیان گوناهی کەبیرەیە زەرەری بۆ خۆیانە بەڵام کوشتنی مسلمانان زەرەری بۆ هەموو مسلمانان و ئیمانداران و ئومەتی محەممەد هەیە صلی الله عليه وسلم سەیری ئەم تێگەیشتنە جوانە هەلومەرجەکە هی ئەوە نییە ئێستا تۆ قسەی تێدا بکەی خراپتر دەقەومێ وایە کەسێکت بینی لە بینی دوو کتێبا دەیگوت یەکیان هەڵدەبژێرم سێیەم لە لای من نییە یان کتێبێکی باسی دڵداری یان کتێبێکی باسی ئیلحاد و بێباوەڕی و عەلمانی تۆ بڵێ کامیان هەڵبژێری بڵێ کاکە وەڵڵا بڕۆ هەر ڕۆمانی دڵداری بخوێنەوە شیرین و فەرهاد بۆ خۆت بخوێنەوە مامۆستایەک لەوڵا دڵە ئاخر ئەوە بێشەرعیە ئەڵێ بەڵێ ڕاستە بێشەرعیە بەڵام ئەم بێشەرعیە هەردووشیان بێشەرعین ئەمەیان باسی دڵداریە شەهەواتە ئەوەی کە باسی بێدینی و لادینی و ئیلحادە فکری بۆ گەندەکە بێدین و بێژینی دەکا ئەمەیان شوبوهاتە گومانی لەسەر ئیسلام بۆ دروست دەبێ بەڵام ئەمەیان شەهەواتە شەهواتەکەی تێر دەبێ ڕۆژێک کە تۆبەی کرد خوا لێ خۆش دەبێ و ڕۆژ لە ڕۆژان نابێتە مای گومڕاکردنی مسلمانان بەڵام ئەم کتێبەیان کە کتێبی بێدینیە خۆی بێدین دەکات دەبێتە کادری گەیاندنی بێدینیش بۆ سەر مسلمانان و گومان بۆ مسلمانان لە دوای خۆی دروست دەکات بۆیە لێگەڕێ گوناهێک کە شەهەواتە باشترە بیکە لەگەڵ گوناهێک کە شوبوهاتە مادام بڕیاری داوە لەم دوانە زیاتر ئیختیاری نییە ناچێ بڵێ قورئان و فەرموودە دەخوێنمەوە لێگەڕێ با خەریکی شەهەوات بێ نەک خەریکی شوبوهات و بێدینی بێ ئەمە هەلومەرجەکەی سێمیان کات و شوێنەکەی ئەو کات و شوێنە ئایا گونجاوە بۆ ئەوەی کەوا ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی تێدا بکرێ مامۆستای کرام کەریم لە کتێبی فەلسەفەی باڵاپۆشی لە لاپەڕە 129 دا دەفەرمێ کاتی خۆی دەوڵەتی عوسمانی لەسەر داوا و بانکهێشتی دەوڵەتی یابان کۆمەڵک مەلا و بانکخوازی ناردن بۆ وڵاتی یابان دەوڵەتی عوسمانی بە سەرکردایەتی یەکێک لە مامۆستا شارەزاکان و ئەندامەتی چەندین مامۆستای خوێندەوار و بانکخواز و شارەزا لە ئیسلام چوونە وڵاتی یابان یابانەکان وتیان پێمان خۆشە لە دینی ئیسلام تێبگەین منهەجی ئێوە قورئانتان کەلامەکەتان پێغەمبەرەکەتان چی وتووە بۆمان باسکەن ئەڵێ لەو کاتەدا مامۆستاکان لەسەر مێزێک دانیشتبوون و نانخواردنی نیوەڕۆ بوو لەگەڵ چەندەها خواردن و میوە و سەوزەدا کۆمەڵک بتڵی عەرەقیشیاندانا زاناکان وتیان ئەوانە لابن ئەوە پیسن ئێتر دانیشتن دەستی پێکرد مامۆستایەکان لە بیریان چۆوە ئەمان بۆچی هاتوون دەستیان کرد بەوەی عەرەق چەند پیسە زیانەکانی چییە
حدی عرەخۆر چۆنە لەعنەت لە عرەخۆر و لەوەی کە دەیکڕێ و لەوەی کە دەیفرۆشێ هەموو فەرموودە و قورئانەکە وە خۆیان بۆ خوێندنەوە هەموو بابەتەکە تەواو بوو هەمووی ڕێک و پێک ئەسڵەکەی وەکو خۆی بوو فەرمانکردن بە چاکە و نەهی لە خراپە واجب بوو بەڵام کاتێ یابانیەکان سەیریان کرد ئەمە سعاتێک زیاترە ئەمە دینی ئەوان بەس دار لە عرەخۆردە و بەس نەهی لێ بکە و چۆن حکومەکەی هەیە وتیان وڵای برا ئەمە بە خەڵکی ئێمەنایە وەفتەکە هاتنەوە بە دەستی خاڵی شێخ عەلی تەنتاوی کە ئەمە دەجێڕێتەوە دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو ئیمام و خەتیبانە بێ ڕەحمەتی خوا لەو بانخوازانە بێ خۆزگە باسی عەرەقەکان هەر نەکردایە نەیان خواردایەوە بیان وتای ئێمە داوای لێبوردن دەکەین ئەم خواردنەوەی ناخۆینەوە ئاو دەخۆینەوە شەربەت دەخۆین ماستاو دەخۆین حەزمان بەمە نییە هەر باسییان نەکردایە حەڵاڵیان حرامە باسی خوان بۆ بکردایە باسی پەیامی ئاشتی پێغەمبەری هەم بۆ بکردایە باسی بەرەکەتی ئەم قورئانەیان بۆ بکردایە باسی گەورەی زانست و تەکنەلۆژیان لە ئاەتەکانی قورئاندا بۆ بکردایە و دەستخۆشیان لە یابانیەکان بکردایە کە خوا ئێوەی خۆش دەوێ ئێوە عەبدی محتەریفن کەوا کاتێک هەمووتان دەزڕەنگینن کە وڵات ئاوەدان دەکەنەوە کە غەش لە سنعەتەکەتاندا نییە کە ئینسانێکن من غش فليس منا ناتانگرێتەوە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم مدحی ئەوەی کردووە بە ناڕاستەوخۆ هەر کەسێک غەش بکا لە ئێمە نیەکەواتە ئەوەی غەش نەکە ئەوە لە ئێمەیە ئێوە بەس ئیماندار بن دەبنە خۆشەویستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەداخەوە بەدەستی خاڵی گەڕانەوە یابانیەکان ئیسلامیان ڕەت کردەوە چاو لێیە هەلوم کات و شوێنەکەی ئێمە ئەوە نییە دانیشی لەگەڵ کۆمەڵی خەڵکی فەقیرە داوا دەکا خوا بناسێ تۆ بجارە باسی حکمی عرەخۆری بۆ دەکەی بە پێی فڵان مەسەب و بە پێی فڵان ئیمامەت چەنددار لە پشت دەدرێ ئەوە هەر لێ قبوڵ ناکە کات و گون شوێنەکەی گونجاو نییە ئەمجا تێکۆشان و جیهاد لە پێناوی خوادا بەڕێزان هەموو موسڵمانێک واجبە بگە هەوڵ و هیممەتی هەبێ بە هەر شێوازێک بێ حکمی خوا بگەڕێتەوە سەرزەوی بەڵام حکمی خوا زانی ئەوە نییە حکمی خوا خەڵک کولێرەی نەبێ تۆ بچێت جارێت دەستی ببڕی هەرچی دەستی بر لە برسانە کولێرەیەک بزێ و تۆ دەستێکی لێرەوە بقەرتێنی حکمی خوا یعنی هێنانەوەی دادپەروەری دابەشکردنی سەرۆت و سامانی وڵات بە دادپەروەری بەسەر ئەندامانی وڵاتدا تێرکردنی خەڵک ئیشپێکردنی دەستی کارکەر ماچکردنی دەستی ئیشکەر ئەمجا نەهێشتنی دز لە وڵاتە ئەمجا کە هەر ناپاگما دەستی ببڕی بۆی کۆمەلگا سەلامەت بێ حکمی ئیسلام کاتێک کە دێتەوە گەنجەکان لە پێشەوە نایهێڵە دارکاریان بکا لەسەرەوەی زینات کردووە 100 جەڵدە لە پشتت دەم حکمی ئیسلام کە هات ژن بۆ گەنجەکان دێنێ کچەکان دادەمەزرێنێ خانوو بۆ بێماڵەکان دەکا بێکارەکان دادەمەزرێنێ بۆی ماڵ و حاڵێک بەیەکەونێن حکمی ئیسلام یعنی خۆشبەختی بۆ مرۆڤایەتی ئێستا خەڵکێک وا حاڵی بۆ کەوتت هێنانەوەی حکمی ئیسلام هەر یەکسەر شمشێرێک هاتووەتە دەرێ و خەریکی قەمچی لێدانە لە خەڵک ناوەڵڵا هێنانەوەی حکمی ئیسلام یعنی چەسپاندنی دادپەروەری و دادی کۆمەڵایەتی لە کۆمەلگاداکە هەموو مرۆڤایەتی ئاواتێتی بەڵام ئەم جیهادا ئەگەر بەو جۆرە نەبوو کە شەرع دیاری کردووە نەک پاداشت لەسەری دەست ناکەوێ بەڵکو ئەوانەی کە داوای هێنانەوەی حکمی ئیسلام دەکەن و کاری بۆ دەکەن بە ئەندازەی ناتەواوی کارەکەیان بە ئەندازەی زەرر و زیان لێکەوتنەوەی ئەم کار و جیهادە بۆ موسڵمانان لە جیهاندا بەڕێزان گرفتاری سزای خوش دەبن ئەها زۆر کەس هەیە بینیمان لە وڵاتی خۆمان لە وڵاتانی دەرەوە بەخوانیەتیان خالیز بۆ خوش بوو مسلمانی ڕاستەقینەی عارە 24 جیهاد و تێکۆشان و داواکردنەوەی حکمی خوش هەمووی حەق و ڕاستەوە لە کتێب و قورئان و سونەدا هاتووە بەڵام بەو شێوازەی کە کردیان ناتەواوی لە کارەکەیاندا هەبوو کاکە وەختی خۆی نەبوو ئەمجا زەرەر و زیانیشان لە مسلمانانی جیهاندا بە تەواوەتی مسلمانانێکی بانگخواز لە ئەمریکا لە ئەوروپا هەمووی کەوت نەژێ پرسیارەوە هەموو مسلمان و ڕێکخراوەکانیان کەوت نەژێ پرسیارەوە قەتیسیان کردن بە ناوی تیرۆر و ئەوە بە ئەندازەی ئەو زەرر و زیانەی کە لە مسلمانان درا بە ناوی جیهادەوە هەرچەند کارەکە شەرعیە هەرچەند کەسەکان دڵسۆز بوون بەڵام خوای پەروەردگار لەسەریشی گرفتار بوون گرفتاری سزای سەخت بوون کوژران بریندار کران دەربەدەر کران ماڵ ڕووخاو کران ئایا تۆ بڵێ ئەمانە پاداشتیان هەبێ نەخێر بە ئەندازەی ناتەواوی کارەکەیان و زەرەر و زیان لێکەوتنەوەی کارەکەیان بۆ مسلمانان خوای گەورە نەک پاداشتیان ناداتەوە بە پێچەوانەوە عقوبەشت دەدا چونکە وەکو ئەو کەسەی دێدەڵێت لە پێناوی دەستە سڕێ قەیسەریەک دەسووتێنێ لە پێناوی ئەوەی کەوا دەستە سڕێک ڕزگارکە قەیسەریەک یەک ڕیز بازار و قەیسەری دووکانی ڕووسوتان ئەمە زۆر خراپە بۆیە خوا دەفەرمێ فەتەقوا الله ما استطعتم بە ئەندازەی ئەوەی لە تواناتاندایە ئیتاعی خۆی پەروەردگار بکەن و تەقوای خوا بکەن لە سوورەتی تەغابون ئاەتی 16دا
إذا أمرتكم بأمر فأتوا منه ما استطعتم لصحيح بخاري دا هاتوا أجر فرمانم بيا كردن بكارك ئەوەندەی کە لە تواناتاندا بیکەن مەستەتەعتم بەڵام ئەوە نییە معنای وانە کاتێککە کارت بۆ ئیسلام کرد والله بە حیاتی سادی و گەرمی نبینی نامبڕایی و فەسڵکردن نبینی نەقڵ نبینی گرژیەک لیان نبینی والله شەوێک سجن ناکرێنانە ئەمانە هەر دەبێ ئەوە خەڵک لە پێناوی بێدینیش بەڕێزانەمەی دەکا مەستەتەعتم یعنی بزانی ئەم کارە بەرهەمی دەبێ ئایا لە پێناوی دەستە سڕێکە قەیسەریەک ناسووتێ لە پێناوی ئەوەدا کە حکمی ئیسلامت ڕۆژێک جێبەجێ کرد و مانگێک جێبەجێ کرد دەوڵەتێک لە دەست نادەی لەسەری ئەبێ ئاگامان لەوە بێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی ئیمامی ئەلبانی فەرموویەتی حەدیثەکە صحیحە و ئیمام ئەحمەد ڕیوایەتی کردووە دەفەرمێت ليس للمؤمن أن يذل نفسه يتعرض من البلاء لما لا يطيق مسلمان نابێ نفسی خۆی زەلیل کە نەفس کرد زەلیلبوونی مسلمان چیە بەدەستی خۆت بخەیە ژێر بەڵایەکەوە کە بەرگەی ناگری ژێر بەڵایەک کە دوایی قازان سەری مایش خوا کوردواری خۆمان دەڵێ کارێکی کرد قازان سەری مای خوارد هەر شتێک کە بزانی لەو سەرەوە تەحملی مەسئولیەتت پێ ناکرێ و زەرەر و زیانەکەی زۆر زیاترە لە دەستکەوت و بەرهەم و ئامانجەکەی مسلمان خۆی پێ زەلیل کردو مسلمان بێ عیزەتی خۆی پارێزێ بە ئەندازەی ئەوەی جورئەتت هەیە قسە بکە یان مەقسەمەکە یان مەترسێ کە دەترسێ قسەمەکە بەیانی نەتێن لەسەر تەلەڤیزۆن و پەشیمان بێەوە لێی ئەبێ ئاگامان لە خۆمان بێ خوای گەورە ئاگای لێمان بێ خوای پەروەردگار کارەکانمان بەو شێوازە بێ کە شەریعەت ئەمری پێکردووە و نێتەکانمان خاوێن بێ و کارەکانمان بەرهەمدار بێ خێر و بەرەکەتی هەبێ بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەی مسلمانان بەگشتی ببێتە مای دادپەروەری و ڕەحمەت خوا لەسەری قەرزار نەبینەوە هەم خۆمان هەم مسلمانان هەم نەبێتە مای زەلیلبوونی خۆمان و کاری مسلمانان کارمان پڕ بەرهەمکەی ئاواتمان بەجێبێنی لەژێر سایه دادپەروەری ئیسلامدا بمان حەسیێنیەوە آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته